لە ماوەی ساڵێکدا کە من وەک بەرپرسی بنکەی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتیدا دەست بەکار بوومە چاڵاکیەکانی بنکەی ئێمە ناونووسکردنی کەم ئەندامان بەپێی ئەو ڕێنمایانی کە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ ئێمە دەرەچێ کەم ئەندامەکان تایبەت کراون. ئەو کەم ئەندامان ئەو خاوەن پێداویستە تایبەتانی کە نەخۆشی شەلل دەماغ، ئۆتیزم، بیرکۆڵ، مەنغۆڵی، تالاسیما، هیمۆفیلیا، شەکرەی منداڵ، ئەوانە ناونووسەکەین بۆ داخلکردنیان لە سیستەمی کەم ئەندامیدا. ئیشاڵە لە ماوەیەکی کووردا ناوەکانیان ئەگەڕێتەوە، معاملاتەکانیان تەواو بوو لە وەزارەت و لە بەڕێوەبەرایەتی مەلە سۆران. چاڵاکیەکانی بنکەی ئێمەش بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەرایەتی سۆران و بەڕێوەبەرایەتی گشتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەولێر، بەڕێوەبەرایەتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر دوو چاڵاکیمان هەیە. چاڵاکی وشارکردنەوەی کچان لە ناوەندەکانی خوێندن GBV، ئەو کچانەی ئەو خانمانەی کە لە خوێندنن تاوەکو تەکنەلۆژیا و تەسیریان تێنەکاتن هەفتەی 3 ڕۆژ لەلایەن توێژەری کۆمەڵایەتی و فەرمانبەری بنکە چاڵاکیەکان لە قوتابخانەکاندا ئەنجام دەدەن. هەروەها چاڵاکی سەنتەری چاڵاکی منداڵان و پاراستنی منداڵانیش لە قوتابخانەکانی سەرەتایی پێشکەشکردنی هاوڕێی بچووک و خۆم ڕەفتار دەکەم لەلایەن توێژەری کۆمەڵایەتی و فەرمانبەری کە بەشداری خولەکان بوونە. هەفتەی 2 ڕۆژ چاڵاکیان هەیە لە قوتابخانە سەرەتاییەکاندا. دەستخۆشیان لە یەکەم لێرە بۆ فەرمانبەران زۆر دڵسۆزانە چاڵاکیەکانی خۆیان بەڕێوە ئەبن. ئەو چاڵاکیانش لەیان بەڕێوەبەرایەتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی سۆران و بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر بە پاڵپشتی و هەماهەنگی ڕێکخراوی یونیسێفەوە ئەو چاڵاکیانی پاراستنی منداڵان و وشارکردنەوەی کچان لە ناوەندەکانی خوێندن بەڕێوە دەچێتن. و هەروەها دەستخۆشی لە بەڕێز قایمقام کاک ئەحمەد قایمقامی قەزای ڕواندز دەکەین بە هاوکاری ئەوە توانیمان داوا لە دەستگای ڕوانگە بکەین بە دابینکردنی مەچینە کردنەوەی خولی دوورمانمان کرد بە بلۆخانمان. ئەو خاتونانەی لە پیاوەکانیان جودایز بووینەوە یان گەورە کچن یان خاوەن کەم ئەندامن یان دەرچووی زانکۆ پەیمانگاکانن دانەمەزراون بۆ ماوەی 1 مانخولەکە بەردەوام بوو. سوپاس بۆخوا ئیسفادەیەکی زۆر باشیان لێ کرد. ئەوەشیان هەر بە هەماهەنگی و هاوکاری دەستگای ڕوانگەەوە بوو بە پاڵپشتی ئەوانەوە بوو لە ڕێگای بەڕێز کاک ئەحمەد قایمقامی قەزای ڕوانز لە ژێر چاودێری ئەو ماوە 1 مانگی خەیان. دوای تەواوبوونی خولی دوورمانیش خولی کۆمپیوتەرمان کردەوە، هەر دابینکردنی کۆمپیوتەرەکانیش لەلایەن دەستگای ڕوانگەەوە بۆ پاڵپشتی بەڕێزیان بوو لە ڕێگای بەڕێز جەنابی قایمقام. ئەو خولەش تایبەت کرابوو بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ئەوانەی دانەمەزراوە بوون تاوەکو ببێتە ڕەخساندنی هەلیکار لۆیان. ئەلحەمدوللا ئەویش نەجاحەتێکی زۆر باشی هێنا، 20 فێرخواز تێدا بەشدار بوو، سوودێکی باشیان لێوەرگرت. لێرەدا دەستخۆشی لە گشت ئەو ڕێکخرا و خێرخواز و بەتایبەت دەستگای خێرخوازی بارزانی دەستگای ڕێکخراوی کار هەماهەنگن لەگەڵمان بە دابەشکردنی ئازوقا بۆ خێزانی هەژار و کەم دەرامەت. پێوەرەکانی ئێمە لێژنەی هەماهەنگی هاوکاریە مرۆیەکانی قایمقامێتی قەزای ڕواندز ڕێنمایەکانی ئێمە بە تایبەت کراون وەکو زەواجی نوێ دانەمەزراوە یان کرێکاری ڕۆژانەیە یان نەخۆشی درێژخایانە یان پەککەوتەیە. دابەشکردنی ئێمەش وەکو سیستەم وایە، ئەگەر هاتوو جارێک دابەش کرا نەوتەکە غێر زۆرە نسبەی نەوتەکە بینی بۆ 100 کەساتی یان بۆ 200 کەساتی، ئێمە 500 کەس لە کنەمە ناونووسکرا وەکو تەدریجی هەر جارێ وەجبەیەک وەرەگریتن. ئەبینی گلەی زۆرن لێ ئەکرێ ئەرێن ئێمە لەگەر دانەبووینە ئەو وەجبەی شەرت نییە ئیلا ئەگە تو جاری یەکەمین وەرتگر جاری دووەمینی شوەرگریەوە. ئەدی ئینسانیت بەکاربینی، ئەدی ئەوەش هاوڕێی تووە، جیرانی تووە، خزمی تووە، دۆستی تووە، برادری تووە. ئەگە ئەم جارە یەکەم وەرم کرد با جاری دووەمین وەرنەگرمەوە. ئیمە بەپێی ڕێنماییەکانی لە لیژنەی هاوکاری هەماهەنگی مرۆیەکان بەو ڕێنماییانەدا تێ ئەپەڕین. خۆی سێ بەشی کەسەکان خۆیان سەردانی بنکەیمە ئەکەن لۆ تۆمارکردنی ناویان لە سیستەمی دابشکردنی هاوکاریە مرۆیەکان. بەڵام ئێمە لیژنەی هەماهەنگی هاوکاریە مرۆیەکانیشمان هەیە ئەوانەی کە ناتوانن تااقەتی وەیان نییە، نەخۆشی درێژخایانیان هەیە، بە خۆمان لە ڕێگەی فەرمانبەرانی بنکەوە سەردانیانەکەین. خۆی ئامانجی ئێمە بەرەو پێشوەبردننی توانای کچانە بە تایبەتی توانای لە ناوەندەکانی خوێندن و شیارکردنەوەیتیان لە چاڵاکی قوتابخانەکانیش پێشکەشکردنی پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیە بەو قوتابیانەی لە سەرەتایی لە خوێندنی سەرەتاییەکانم پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی ئیدی فێر ببن، ینی چۆن خۆیان لەو تەنگەژانەی ڕۆژانە تووشیانە بن فێر ببن چۆن خۆیان دەرباز بکەن. ئامانجی ئێمە ڕەخساندنی هەلیکارە بۆ گەنجان و کچان و لاوانی سنووری قەزای ڕواندز. ئێستاش بە پاڵپشتی دەستگای ڕوانگە لە پەیجی بنکەیمە لینکی دەستگای ڕوانگە دانراوە. ئەو
خاوڵاتیانەی ئەو دەرچوانەی دانەمەزراون ئەتوان ئەم فۆرمە پڕکەنەوە بۆ بەشداربوون لەو خولەیەدا. خولەکە 45 ڕۆژ ئەخایانی، تاقەی شەمسیە، فێربوونی کۆمپیوتەرە، چێشت لێنەرە، خولی دوورمانە، خولی دوورمان بۆ ئافرەتان و بۆ پیاوان، خولی سەرتاشینیشە بۆ ئافرەتان و بۆ پیاوان، هەروەها کۆمپیوتەریش، مارکتینگیش بەڵێ شۆپینگ مارکتینگیش ئەوانیش ئەتوانن ناوی خۆیان تۆمار بکەن، هەر خولێک حەزیان لێبوو فۆرمەکە پڕ ئەکەنەوە و لەلایەن ئێمەوە یاخود لەلایەن دەستگای ڕوانگەوە ئاگادارەکرێنەوە 45 ڕۆژ بەشداری لە خولەکە ئەکەن و بێ لەوەی ڕەخسانی هەلی کاریشان بۆ ئەڕەخسێ. تقریبا 120 کەمەندامی ما کە تایبەت کرابوو لە شیزۆفرینیا و ئۆتیزم و مەنغۆلی و بیرکۆڵ و تالاسیما و کورتە باڵە، ئەوانە لیژنەیان کرد و تا ئێستا موچیان بۆ دەرنەچوە، چاوەڕی ئەکەن ئیشاڵە بەم نزیکانە موچیان بۆ دەربچێتن. تا ئێستا وەزارەت داوای جەستەیی و نابینا و نابیستی نەکردووە، تایبەت کراوە ئێستانێکە لەلایەن وەزارەتەوە. هەروها دەستخۆشی لە ئەندام پەرلەمانی عێراق هەروەڕوانزی ئەەکەین بە دابینکردنی کەلوپەلی وەرزشی لاپتۆپ بۆ سنتەری چاڵاکی منداڵان، بەرنامەی GSPSS لە ڕێگەی بەڕێزیانەوە توانیمان هەندێک کەلوپەلی وەرزشی و لاپتۆپ بۆ چاڵاکیەکانی سنتەر ڕۆژانە کە پێویستمان پێی بۆی دابینکردین دەستخۆشی لەکەین لە بەڕێزی.